بێت بۆ ئێمە قەدەری شەرعیمانێ قەدەری کەونیمانێ ئەگەر لە قەدەری کەونی خوای پەروەردگار هەموو پێویستیەکانی بۆ هەموو مەخلوقات بۆ ژیان و بەڕێوەبردننی ژیان و پێویستیەکانی فراهەم کرد بێ هێناوێتێ جێبەجەکاریەوە هێناوێتێ باری پێویستیەوە بۆیان و بۆی دروست کرد بێتن و بۆی ڕەخساند بێتن کە هیچ خەلەل و ناتەواویەکی تیانیە لە ژیانی ڕۆژانەی هیچ نەباتات و حیوانات و تەیرۆتر و جەمادات و عالەمی جن و مەلائیکە و هەموو پێویستیەکانی بۆ ڕەخساندون بە هەموو پێویستیە بە معنای کەلیمە ئەمە لە قەدەری کەونە هیچ خەلەلێک نییە لە داڕشتن و بەڕێوەبردن و قەدەری کەونیە بۆ بەڕێوەبردنی مەخلوقات ئەبێ لە قەدەری شەرعیە کامڵتر لەوە ببێ بۆ چونکە قەدەری شەرعی ئەمە کەلامی ڕەب العالەمینە وبرنامە و شەرع و یاسا و ڕێسای خوای پەروەردگارە ئەمە لە پێناوی ئەمە مەخلوقات دروست بووە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون مادەم لە پێناوی ئەمە مەخلوقاتی هێناوەتە بوون کەواتە ئەبێ قەدەرە شەرعیەکە زۆر لە قەدەرەکەریەکە کامڵتر بێ بۆیە خوای پەروەردگارە فەرمیوە ومن أحسن من الله حديثا ومن أحسن من الله حكما ومن أحسن من الله قيلا أخي ومن أصدق من الله قيلا أوهم نصاحي وتمت كلمة ربك صدقا وعدلا أوهم وعد بيمانه هي كوا متماني طواو أبي لسر دارشتن كان قرآن سنة بكرية لبروي آدمي ذات بيويسي